بەڕێز بێتن دیارە لە چوارچەوی چالاکیەکانی مەڵبەندی سۆران و سەرجەم ئەنجومەنەکانی کۆمەڵی دادگەری لە سنووری مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەری بەردەوامن لە بانگەشەکردن بۆ سەرخستنی لیستی 285 کۆمەڵی دادگەری کوردستان شەو و ڕۆژیان خستوتە سەریەک بۆ ئەوەی لیستی کۆمەڵی دادگەری کوردستان ژمارە 285 سەر بخەن و بە گوڕوتینەوە کارەکەن گوڕوتینێکی زۆر لە ئەندام و لانگرانی کۆمەڵی دادگەری دەبینێتن ئەوەی ئەبینن ئێستا بەڕێوەچوونی چالاکیەکە لە ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی دادگەری کوردستان کە ڕێژەیەکی بەرچاو لە ئەندامانی کۆمەڵی دادگەری کوردستان ئامادەیان هەیە لە خوشکان و برایان دیارە لێژنەی باڵای هەڵبژارنی کۆمەڵی دادگەری لە سنووری پارێزگای هەولێر بە سەرپەرشتی بەڕێز مامۆستا عەبدولستار مەجید ئامادەیان هەیە لێرە ئەوەی ئەبینن پێشکەشکردنی وتاری بەڕێز مامۆستا عەبدولستار مەجید ئەندامی مەکتەبی سیاسی کۆمەڵی دادگەری کوردستانەکەوا پێشکەشی ئەکاتن و هەروەها تیایدا کاندیدانی کۆمەڵ بەڕێزان مامۆستا شوانڕابەر و دکتۆر ئەحمەد ئامادەیان هەیە هەروەها لەگەڵ بەڕێز مامۆستا مەڕوان بەرپرسی مەڵبەند و سەرجەم کارجێڕان لێرە ئامادەن بانگەشەکەن بۆ سەرخستنی لیستی کۆمەڵی دادگەری کوردستان و ئەندامان سەرجەمیان بە گوڕوتینەوە هاتوون من بۆ زانیاری زیاتر و قسەکردن لەسەر بابەتە لەگەڵ بەڕێز مامۆستا موسلیم ڕایەتی جێگری بەرپرسی مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەری قساکەم مامۆستا موسلیم سڵاوتان لێبێتن کارەکانی کۆمەڵی دادگەری لە سنووری مەڵبەندی سۆران چۆن بەڕێوەچ بەناوی خۆی بەخشندی میهرەبان هەر لە سەرەتای سەهڵانی بانگەشەوە ئێمە لیژنەی تایبەتمان پێکەنا لە تایبەت بە بانگەشەی هەڵبژاردن کارەکانی خۆی دابەش کردەوە بەسەر ئەنجومەنەکان و ئۆرگانەکانی سنووری مەڵبەندە سوپاس بۆ خۆی گەورە کارەکانی بڵێ بانگەشەی هەڵبژاردن تا بە شێوەیەکی باش ڕۆیشتووە تیمەکان تا ڕادێشی پێویست کاری خۆیان کردووە بە مەیدانی چونە ناو خەڵک لە ناو جەماوەدانە لە ناو بازاردانە ئەو ئەرکانی کە بێم سپێدرا بوون لە لیژنەی باڵا بۆمان هاتبوون سوپاس بۆ خۆی گەورە بە ڕێک و پێچی ئەدامان کردوون. مامۆستا گوڕوتینێکی زۆر لە ئەندامانی کۆمەڵی دادگەری ئەبینین بەگشتی و لە سنووری مەڵبەندی سۆران بە تایبەتی ئەم گوڕوتینە لە چیەوە سەری گرتووە چۆن ئاوا بە گوڕوتینکار طبعاً ئەندامانی کۆمەڵ باوەڕی تەواویان هەیە بە مەسەلەی هەڵبژاردن کە دەزانن پرۆسەیەکی سازنووسە زۆر گرینگە و ئەندامانی کۆمەڵ ئەم کارەی بانگەشەی هەڵبژاردن وەکو بەشێک لە عیبادەتی ئەگەن بە ئەرشی سەرشانی خۆیان زانیوە بە دڵسۆزن لە کارەکانیاندا بۆیە ئەم شتە وای کردووە کە ئەندامان بە گڕوتینەوە بە شەو نخوونیەوە مادون ناسانە شەو ڕۆژ تیمەکانیان ئیشەکەن کارەکەن لە ڕێی تۆڕە کۆمەڵاتیەکانەوە لە سەردانی مەیدانیەوە بە تەلەفۆنەوە بە هەڵواسینی پۆستەراتی لە کاندیدانەوە لیستەوە سوپاس بۆ خۆی گەورە شەو ڕۆژ خەریکن بەردەوا من وەلێشی بێتاقەت نابێت گوتم کە دەبینین خەڵکانێکن لە سەریانی بنەمایەکی پووز شەو ڕۆژ ماندوون شەو نخۆنیەکەن دەبێت ئێمە ئەولاترین ئێمە گڕوتینە زیاتر بیتن وە شەو نخۆنی زیاتر بکەین چکە بوو ئەوە بە ئەرکێشی گرنگ ئەیزانین لە کاری ئیسلامیدا و وەکو عیبادەت سەیر ئەکەین چونکە سەرخستنی لیستی مسلمانان ئەرکێکی سەرشانی مسلمانانە ئەبێت مسلمان هەمیشە گەرمە گوڕ بیت بەتین بێت نابێت دەستە و سام بێت دەبێت شەو نخۆنی بکات تا ئەو لیستێ سەر ئەکەوێتن ئێوە کە لە نێو خەڵکدان و سەردانی خەڵکەکەن چاوەڕێی چتان لە خەڵکی ناوچەکە بە گشتی وەرەمی کوردستان هەیە و داواکاریستان لە جەماوەری ناڕازی لە هەرێمی کوردستان وەڵاهی من لێرەوە بە خەڵک ئەڵێم بە جەماوەری هەرێمی کوردستان ئەڵێم بەو خەڵکە سۆزە ئەڵێم کە خەمخۆری ئەو دینەن خەمخۆری فەقیر و هەژارن ئەوە لیستی کۆمەڵ لە ئارادایە کە دەنجی پێ بدەن متمانە پێ بدەن لە 30 ساڵی ڕابردوو بۆمان دەرکەوت هەردوو حیزبی علمانی فەشەلەن هینەیە لە ڕووی دیموکراسیەت لە ڕووی ئابووری لە ڕووی دارایی لە ڕووی سیاسی لە ڕووی ئەخلاق لە ڕووی دین لە هەموو ڕوویەک حیزبی علمانی فەشەلی هینەیە خەڵک ئەبێ ئەو زارەت چاوکراوە بێت ئەبێت چاوساغ بێت ئەبێ ڕاستی یعنی بەرپێی خۆی ببینی بەرەوەی هەنگاو بنێت یعنی 33 ساڵە درۆ لەگەڵ خەڵک ئەکەن کاتی ئەوە هاتی خەڵک ینی هەڵوێستی خۆی دەرببڕێت بە جوانی بە ڕاشکاوانە بەبێت ترس و گۆڕانکاری بکات هەرچنێ بێ ئەو موچەی ئەو داهاتی کە خوراوە کە هیچ ماڵێک نییە کە قوتی نەدزرابێت کە ژێوی ژین دەستکاری نەکرابێت هەمووش باش ئەزانن کە حکوومەتی هەرێم لە ڕابردوو چۆن مامەڵێک هاوڵاتیان کردووە حتا لەگەڵ داکێتیم فەقیر کەم دەرامەت حتا دەستکاری پارەی خەسەخانەی هیوایان کرد نەخۆشخانەی هیوایان کرد کە دەستکاری سندوقی خانەنشینیان کرد ئەوانە لە هیچ شتێک ناگەڕێنەوە
کاتی ئەو هاتێک کە خەڵک یعنی بەڕاستی لەو خەوە غەفڵەتە ڕاپەڕێت بە خەبەر بێت بە ئاگا بێت هەتاکەی فێڵی لێ بکرێت ئێستا کاتێوەیە کە خەڵک هەڵوێستی بوێرانەی دەرببڕێت کە دەنگ بە حیزبی سەرڕاست دڵسۆز کە لە هەرێمی کوردستان کە هەنە ئەو کۆمەڵە ئەوە یەکگرتووە کە ئەم دوو حیزبانە ڕازگۆ بوون لەگەڵ خەڵکدا ئەبێت بەڕاستی خەڵک ئەو جارە خۆی یەکلاکاتەوە دەنجی خۆی نەفەوتێنیت و نوێنەری ڕاستەقینەی خۆی بنێتە پەرلەمانی عێراق. مامۆستا بە کورتی دوای پرسیارمان کۆمەڵی دادگەری جیاوازی چێ لەگەڵ لایەنەکانی تر خەڵک بۆ دەنگ بە کاندیدانی کۆمەڵ بدات. کۆمەڵ هەلسەی دروستبوونی هەتا ئێستاش لەگەڵ ناو جەماوەردا بووە خۆیدا نەبڕیوە حیزبێک بۆ ڕازگۆ بووە سەرڕاز بووە دەمڕاز بووە خیانەتی نەکردووە نوێنەرانی لە هەر شوێنێک ببن خەڵک شانازی پێوە کردوون لە هەر پۆستێک دیان نەبن ئەمین بوون دەستپاک بوون دلێر بوون گوێر بوون بدڵ سۆزانە ئیشی خۆیان ڕاپەڕاندیە ئەتۆڵە نوێنەری ڕاستەقینی خەڵک بوون. سپاس مامۆستا مسلم ڕایەتی هێزەگری بەرپرسی مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەری. بەڵێ مامۆستا زانا ئەوەی من لە ئەندامان و لە ئەنگرانی کۆمەڵی دادگەری ئەیبینم لە سنووری ئەنجومەنی خەلیفان مەڵبەندی سۆران بەگشتی زۆر دڵسۆزن بۆ کۆمەڵی دادگەری و بە گڕوتینەوە کارەکەن بۆ ئەوەی لیستی کۆمەڵی دادگەری کوردستان ژمارە 285 وە کاندیدانی سەر بخەن بۆ ئەوەی ڕێژەیەکی باش لە کورسیەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەدەست بهێنن. ئەوەی بینیتان بەشێک بوو لەو چالاکیانەی کەوا لە ماوەی بانگەشەی هەڵبژاردننی پەرلەمانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڕێوە ئەچێەوە لە ڕۆژانی داهاتووش چەندین بەرنامەی زۆراوزۆریان هەیە بۆ ئەوەی زیاتر کار بکەن بۆ سەرخستنی لیستی کۆمەڵی دادگەری کوردستان.